بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان. کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دواکرا. بێگەر تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان بە پەیامی ڕاگەاند کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان بە ڕۆژی هەینی دواکراوە. بە میواندارێک لە بەڕێزان دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی هەروە ئومێد حەمەعەلی ئەندامی پەرلەمانی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. کۆبوونەوەی کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بۆ ڕۆژی هەینی دواخرا و کۆمەڵی ئیسلامی کوردستانیش داوا دەکات پێش کاراکردنەوەی پەرلەمان ڕێکەوتنی سیاسی بکرێت. ڕێبوار حەمەد و تەبێژی کۆمەڵی ئیسلامی کوردستان بە پەیامی ڕاگەیاند کۆمەڵی ئیسلامی لەگەڵەوەدایە بە ڕێکەوتنی سیاسی لە نێوان لایەنە سەرەکیەکان یاریێم پەرلەمان کارا بکرێتەوە و هەڵوێستەشیان باڕوونی لە کۆبوونەوەکاندا لەگەڵ پارتی ویکێتی باس کردووە. وتەبێژی کۆمەڵی ئیسلامی وتیشی دەبێت ئەو ڕێکەوتنە سیاسیە بکرێت بە بنەما بۆ کاراکردنەوەی پەرلەمان بۆ ئەوەی دوای کاراکردنەوەی پەرلەمان کێشە و قەیرانەکان یاریێم چارەسەر بکرێن. لەلایەکی ترەوە بێگەر تاڵەبانی سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان بە پەیامی ڕاگەیاند کۆبوونەوەکەی پەرلەمان بۆ کاتژمێر 7 ئێوارەی ڕۆژێنی دواخراوە. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی وتشی کۆبوونەوەکە بۆیە دواخراوە دەبێت بە پێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمان 48 کاتژمێر پێش دانیشتن پەرلەمانتاران بانکێش بکرێن. دواخستنی کۆبوونەوەی دانیشتنی پەرلەمانی کوردستان لە کاتێکدا پێشتر یەکەر لە فراکسیۆنەکانی پارتی و یەکێتی و یەکگرت و بڕیاریاندا بوو سپەی پەرلەمانی کوردستان کۆ ببێتەوە. هێمن هەورامی ڕاوێژکاری مەسعود بارزانی لەو بارەوەی ڕای گەیاندبوو کاتژمێر 11 ڕۆژی پێنجشەممە دانیشتنی پەرلەمانی کوردستان ئەنجام دەدرێت. هاوکات هادی عەلی وتەبێژی یەکگرت و ئیسلامی لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا ڕای گەیاندبوو فراکسیۆنی یەکگرت و بەشداری کۆبوونەوەکەی سپەی پەرلەمان دەکات. هەوڵەکان بۆ دەستپێکردنەوەی دانیشتنی پەرلەمانی کوردستان دوای 2 ساڵ لە پەخزنی پەرلەمان دێت لەلایەن پارتی دێموکراتی کوردستان. تاوەکو ئێستاش 5 لایەنە سەرەکیەکە نەگەیشتونەتە ڕێکەوتنی کۆتایی بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان و هەرێکە لە کۆمەڵی ئیسلامی وزوتنەوەی گۆڕان داوا دەکەن بەر لە کاراکردنەوەی زەمانەتە بێت جارێکی دیکە حیزب کێشە بۆ پەرلەمان دروست نەکاتەوە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکان من بەخێر بێنە سوپاس بامەدەبوونتان کاگومێ دەگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین سوارت بە هۆکاری دواخستنی دانیشتنی پەرلەمانی کوردستان چیەکە پێشترێک لە فراکسیۆنەکانی یەکێتی و پارتی و یەکگرت و بڕیاریاندا بوو کە سپەی کۆبوونەوەی پەرلەمان بەڕێوە بچێت. وەڵامی ئەو پرسیارە پەیوەندی بە ئەوانەوە هەیە بەداخەوە پێویستە ئەوان وەڵام بدەنەوە هەرچەنە بەپێی ئەوەی کە ئەو بەڕێزە سەرۆکی فراکسیۆنی یەکێتی قسەی کردبوو پەیوەندی بەوەی هەیە کە بەپێی پەیڕەوی ناوخۆ 48 ساعت پێش ئەنجامدانی هەر کۆبوونەوەیەک پێویستە پەرلەمانتاران ئاگادار بکرێنەوە. بەڵام ئەگەر مەبەستەوە بێ خوێندنەوەمان بۆ ئەم بابەتی دواخستنە چییە بە قەناعەتی من پێویست بوو ئەوان زانی بیانی ئەویان زانی با کە لە پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانە ئەوە بە وازەحی هاتووە کە 48 ساعت پێش ئەنجامدانی هەر دانیشتێکی پەرلەمان پێویستە ئەندامانی پەرلەمان لەو دانیشتە ئاگادار بکرێنەوە. ئەمە کە ئێستا ڕای دەگەێنن لە بەرخاتی ئەمە بخۆی ئەمە خەلەلێکی گەورەیەوە ئەوە دەردەخا کە هەر لە خودی خۆی ئەو پاساوە ڕاستنی و لە جێ خۆی دانیە. ینی پێ دووە پاساوی ترێ بۆ منە پەیوەندی بە نەچوونە پێشی بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیەوە بۆ دواخستنە ڕەنگە هەندێک هەوڵی دیکە هەوڵی سیاسی لە ئارادا بن بە تایبەتی هاتنە کای ئەمریکیەکان لە مەسلەی ڕیفراندۆم و لە پاڵیشا بێگومان مەسەلە سیاسیەکانی تر قەیرانە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئەمانە هۆکار بن و جۆرێک لە چاوەڕوانی دروست کردبێ بۆ ئەوەی هەوڵێکی تر بدرێت کە هێزە سیاسیەکان توانن ڕێکەوتنی سیاسی لە مەسلەی کارابوونەوەی پەرلەمان و لەسەر مەسەلە سیاسیەکانی تر بکەن. ئەوەی کە ئەمریکەکان ئەوەی کە لای ئەمڕۆ لای بستنەوەی گۆڕام داوای نەکردو کە پەرلەمان بە هەموو لایەنەکان کارا بکەوتەوەی کە بە ڕێزداگەدار بیت ینی
من ئەوەی کە بەگشتی لەبارەی هەوڵی ئەمریکیەکانەوە دەیزانم چ بۆ گۆڕان و چ لە لای هێزە سیاسیەکانی تر نەک هەر ئەوڕۆ بەڵکو لە پێشووتریشە ئەوان دیارە لە پاڵ ئەمریکیەکانە وڵاتانی تریش وڵاتە ئەوروپیەکان بەتایبەتی جەختیان لەسەرەوە کردوتەوە کە هێزە سیاسیەکان بتوانن ڕێکەوتنێکی هاوبەش بکەن هاوسەنگ بکەن و پێکەوە بتوانن پەرلەمانی کوردستان و حکوومەتی هەرێمی کوردستان کارا بکەنەوە سەرڕێی بخەنەوە بەڵام ئەمە کە ئەنجام نەدراوە بێگومان پەیوەندی بە کوڵایی ئەو ناکۆچیە سیاسیانەوەی کە لە هەرێمی کوردستان هەیە و لە ڕابردوشدا بەداخەوە ینی هۆکاری ئەوەی کە هەم کێشەکان دروست بووە و هەم تەنازولیش لەسەر مەسەلەی چارەسەرکردنی کێشەکان ئەنجام دەدراوە پارتی دیموکراتی کوردستان بەرپرسیاری یەکەمە لێی وە لە پاڵیا ئامادەی کۆمەڵێک هێزی سیاسی کە ئیرادەیەکی لاوازیان بۆ ڕوبەڕووبوونەوەی کێشەکان و بۆ بەرگریکردن تەنانەت لە پرەنسیپەکانی خۆشیان هەیە هۆکار بوون بۆی پارتیش تەنازول لە هەوڵەکانی خۆی بۆ چەسپاندنی سیاسەتەکانی خۆی لە کوردستان نەکە و تاکو ئێستاژەوە بەردەوامە و نمونەی ئەم هەوڵانەش بۆ ئەنجامدانی کۆبوونەوەی پەرلەمان بەبێ گۆڕان و بەبێ کۆمەڵی ئیسلامی یەکێکی تر لەو دیاردانەیە کە پێمان دەڵێ بەڵێ تاکو ئێستا هەندێک کێس هەن ئیرادەی ڕوبەڕووبوونەوەی ئەو هێزانەیان نییە کە دەیانەوێت تەنها سیاسەتی خۆیان لە ناو حکومڕانی هەرێمی کوردستاندا لەسەر ڕێ و لەسەر کار بێ. سوپاس دەکەم مامۆستا جەنابیشت بەخێر بێ ڕای بەڕێزت چی لەسەر ئەو هەوڵانەی کە ئێستا هەن بۆ کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان بەتایبەتەوەی کەوا بڕیار بوو مەسەرەن سێ لایانی سەرەکی بەبێ دوو لایانی دیکە پەرلەمان سپەی کارا بکەنەوە بەڵام دواخرا بۆ ڕۆژی هینی. بەنای خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ڕێز بۆ بینەرانی کەناڵی پەیام لە ڕاستیدا ئەوە جێی پرسیارە پەرلەمانی کوردستان بۆ داخرا چۆن داخرا و چۆنیش کارا دەکرێتەوە ئەوەی لە ساحەی سیاسی کوردستان دەگوزارێ پێمان دەڵێ لەم وڵاتە تا ئێستا بەداخەوە سیستمێکی ڕوونی دەسەڵات نییە لەم وڵاتە تا ئێستا یاسا سەروەر نییە لەم وڵاتە تا ئێستا حزب خاوەنی بڕیارە و حزب لەسەر و پەرلەمان و دەسەڵاتی تەشریعیەوەیە و چونکە بێ بزانین چێ پەرلەمانی داخست بۆ داخرا و پاشان کە داخرا بەڵێ هەڵەیەکی مێژووی زۆر گەورە بوو چکە پەرلەمان گەورەترین موسسەیە لەم لە هەرێمی کوردستانە کە نوێنەرایەتی هەموو خەڵکی کوردستان دەکات و دەستگایەکە کە بە دەر لە یاسادانان ئەوان حکوومەتیان تەکلیف کردووە بۆ دروستکردنی حکوومەتی هەرێمی کوردستان و ئەوان دەنگیان داوە بە کابینەی حکوومەت لە سەرۆکی حکوومەتەوە تا دەگاتەوە وەزیرەکان پەرلەمانی کوردستان لە کارخستنی تاوانێکی گەورە بوو پێم وایە هەڵەیەکی مێژووی زۆر گەورە بوو ئەوەی پێویستین کە لەم وڵاتە موسسات و دام و دەستگای شەرعی بوونی نییە بەڵکو حیزبێک دەتوانێت بڕیار بدە دوجاریش هەوڵێکی زۆر درا بۆ گەڕانەوەی بەس بەداخەوە ڕێگان نەدا ئەو دام و دەستگایە کارا بکرێتەوە تا لە کاتێکا بینیان فشارێکی زۆر گەورە دروست بووەوە کوردستان بەرەو بارودۆخێکی زۆر مەترسیدار دەڕوا و ئەنجامدانی ڕفراندۆم و هەوڵدان بۆ ڕاگەاندنی سەربەخۆیی کارێکی ئاسان نییە و دەزانن پێویستی بە پەرلەمان و دام و دەستگای تەشریعی هەیە پێویستی بە پشتیوانی لایەنە سیاسیەکان هەیە پێویستی بە کۆدەنگی هەیە بۆیە هاتن لەسەرەوەی پەرلەمان کارا بکەنەوە بە بۆچوونی من پەرلەمان دەبێت کارا بکرێتەوە و دەبێت هەمووشمان کار لەسەرەوە بکەین بۆ کاراکردنەوەی پەرلەمان بەڵام دەوێت چۆن کارا بەڵام چۆن کارا بکرێتەوە بەڵێ بێوا کارا بکرێتەوە جارێکتر حیزب نەتوانێت دەرگای پەرلەمان داخاتەوە کۆمەڵێک شەکدار نەتوانن ڕێ لە ئەندامانی پەرلەمان و سەرۆکی پەرلەمان بگرن کە بگەڕێتەوە شوێنەکەی خۆی دەبێوا کارا بکرێتەوە پەرلەمان ئازاد بێت لەو کارانەی کە دەیکا ئەو کارانەی کە بەپێی کارنامەی خۆی مافی خۆیەتی دەبێت پەرلەمان بتوانێت کارەکانی خۆی بکە هیچ سنوورێکی بۆ دانەندرێ بڕیاری لە دەرەوە بۆ نەدرێ بڕیارەکان لە دیوەخانەوە نەدرێ و دوایی بێتە پەرلەمان ئەبێ ئەوە کارا بکرێتەوە ئەگەروا کاراکرایەوە بە بۆچوونی من پێویستە دەبێ بکرێتەوە چونکە ئەگەروانە بێ ناتوانین هیچ پرۆسەیەک لە هەرێمی کوردستانە بەڕێوەبەرین بە ڕێفراندۆمیش و ئەم مارەسی ئێستا بەو شێوەیە کە بەڕێز باسێکی کە پەرلەمان پێویست بم شێوەیە کارا بکرێتەوە ئەو ئارەستی کێستا پێم وایە بەڵێ ئێستا گرنگەوەیە کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان چەند خاڵێکیان پێشش کرد و داواکاریان هەیە
و هەمان بە هەمان شوێکەتی نیشتیمانی حەو خاڵی پێشکەش کردووە کام حەو خاڵە 5 خاڵەکەی ئەوانی لە خۆ دەگرێ دەرەنجام ئەگەر ئەمانە جێبەجێ بکرێ ڕاستە گرنگی نییە بەڵام خۆ سیاسەتیش بەڕاستی بریتێلەوەی ئەوەی لە توانادا هەیە تۆ هەوڵی خۆت دەدەی پلاندا دەنەی کاری بۆ دەکەی نابێ ئەم دۆخە چەقلەسۆ بمێنێ دەبێ هەوڵدەن ئەو خاڵانە جێبەجێ بکرێ بە بۆچوونی من هەوڵدەین پەرلەمانیش کارا بکرێتەوە و پەرلەمان کارا کرایەوە هەستێ بە ئەرکەکانی خۆی دەرەنجام ئەگەر حکوومەت بەشداربوون لە حکوومەت دەما خاڵێکی ترە بەڵام ئەگەر تۆ ببێ ئۆپۆزیسیۆنیش بێ پەرلەمان هەر ببێ بەس لە حکوومەتان نابی من پێم باشە ئەگەر هیچ گۆڕانکاریەک نەبێت دەسەڵاتی سیاسی کوردی وەکو جاران بێوی دارەی ئەم هەرێمە بدە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی ببنە ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆنێکی چالاو چالاک بن کارا بن تا بتوانن نوێنەرایەتی خەڵک بکەن و پێم وایە ئەو کاتە دەتوانن زۆرتر خزمەت بکەن ڕۆڵی خۆیان ببینن و هیچ وڵاتێک یانێکێک لە سیمای سیستمێکی دیموکراسی لە دنیاوەیە بوونی ئۆپۆزیسیۆنە بام دو حیزبە دەوری ئۆپۆزیسیۆن بەڵام ئەو وارەسێکی ئێستا هەیە ئەوەیە کە پەرلەمان بەخواستی پێنجێزە سەرکێکە کارا بکردیان بەخواستی حیزبێک ئەو وارەستەی سەرەتایانی دەیبینی باسی من پێم وانێ خواستی حیزبێک بێ بە تەنیا خواستی هەموو حیزبەکان بۆ لە یەکەم ڕۆژەوە نا وارەستە سیاسێکی ئێستا هەیە کە دەوێت مەسەلەن پەرلەمان بەڵام آخر شێوەیە ئێستا کارا بکرێت ئێمە با نێتەکان نەخوێنینەوە دوورنیە حیزبێکی سیاسی بە بەستێکێ بێت لە کارەکەنەوەی پەرلەمان بەس گرنگەوەیە وەکو مەبدە ئێمە لە یەکەم ڕۆژەوە داخنی پەرلەمانمان بە تاوانێکی گەورە زانیوە بە کارێکی نایاساییمان زانیوە بە کارێکی نامەشروعمان زانیوە هەموو هەوڵەکان بۆ پەرلەمان کارا بکرێتەوە بە دەستەی سەرۆکایەتیەکەی ئێستاوە هەروەکو خۆی کارەکانی خۆی ئەنجامدا ئەگەر ئەمڕۆ پەرلەمان بەو دەستەی سەرۆکایەتیەوە بتوانێت کارەکانی خۆی ئەنجامدا و هیچ مەرجێکی بۆ دانەندرێ و ڕێگیری لێ نەکرێت من پێم وایە سەرکەوتنێکی گەورەیە بۆ لایەنانەی کە دانیست پەرلەمان کارا بکەنەوە و لایەنێکی ڕێ لێگرت چونکە ئەوان پیان وابوو لەبێ ئەو پەرلەمانە بەو دەستەی سەرۆکایەتیەوە بە بڕای ببڕمەگە لە قیامەت شتێکی وا دروست بێتەوە لە دنیا ڕێ پێ نەدرێت بۆیە من بەشکستی نازانم بەرحاڵ ئەمڕۆ شتێکی لەوە گەورەتر هەیە هەرێمی کوردستان ڕوبەڕووی قەیرانێکی زۆر گەورە بۆتەوە و چاوەڕێی کۆمەڵی گۆڕانکاری زۆر گەورە دەکەین لە ریفراندۆمە لە دەوڵەتی کوردیە لەو کێشانەی ڕوبەڕوومان دەبنەوە دەرەنجامی ریفراندۆمەکە و بەدەر لە حاڵەتی ریفراندۆمەکە ئەو کێشە ئابووری سیاسیانەی ئێستا لە هەرێمی کوردستان هەیە لە قەیران ئاژین بەچی چارەسەر دەکرێت خۆ نابێ ئێمە هەر دۆخێکی چەقبەستوو هەبێ لە دوورەوە سێرکێت و سەردەمی شەڕی ناوخۆ بەکارهێنانی هێزیش نەباوە باوەڕیشمان پێی نییە بۆیە پێم وایە پەرلەمان کارا بکرێتەوە لەو منبەرەوە کاری هەموو لایەنەکان کاری خۆیان بکەن و هەر کاتێکی ڕێگری کرا ئەم جارە وڵاتانی دنیا زۆرتر پێم وایە چاودێری بارودۆخەکە دەکەن لە ناوخۆش خەڵکی کوردستان زیاتر ئەو کاتە بە ڕاشکاوانە فراکسیۆنەکانی گۆڕان و کۆمەڵ و هەمووانش کە ڕێگریە کرێ لێیان کە چاکسازی بکەن لە هەرێمی کوردستان و پەرلەمان ڕۆڵی خۆی ببینێ دەتوانن بۆ خەڵکی کوردستان ڕوون بکەنەوە بڵێن ئەو پەرلەمانمان کارا کردو جارێکی لەمە ڕێگریەکانە ئەوە لەو مینبەرەوە کار بکرێ باشترە وەک لەوەی دۆخەکە ئاوا چەقبەستوو بێ و پاشانی چەند هێزێک بیانێ بە ئارەزوی خۆیان هەر ئاوا درێژی کەنەوە هەموو دەسەڵاتەکان وەک خۆی بڕوا بارودۆخی خەڵکیش هەروە بڕوا و دەرەنجام کوردستانی بەرەو قەیرانێک بڕوا کە بە هەمومان دوایی چارەسەر نەکرێ و مەترسی زۆر گەورەش بێتە سەر بەڵێ سوپاس دەکەم کاگومێت سەبارەت بووی کە بەڕێز وتر لە پەیرەوی ناوخۆ دەبێت 48 کاتژمێر پێشتر پەرلەمانتاران بۆ داژنێکی پەرلەمان ئاگادار بکرێنەوە بەڵام ئێستاوەش کە و موعەیەش کە دیاری کراوە بۆ نمونە ڕۆژی هەینی کێ دەوێت پەرلەمانتاران ئاگادار بکاتەوە کێ دەسەڵاتی وەیە کە بانکێشیان بکە تا ئێستا مەکراوە بە قەناعەتی من ئەوانەی کە ویستی کاراکردنەوەی پەرلەمانیان هەیە بەو شکڵەی کە تا ئەوڕۆ بەردەوامی هەبووە ئەوانەی کە قەراریان داوە بەشداری بکەن لە کاراکردنەوەی پەرلەماندا بەو شێوەی کە پارتی دیموکراتی کوردستان دەیەوێت ئەوانە هیچ باچیان بە پەیڕەوی ناوخۆ و جێبەجێکردنی یاسا نییە چونکە هەر خودی هەوڵەکانیان بۆ کاراکردنەوەی پەرلەمان بەو شکڵی دەیانەوێ نایاسایی و ناپەیڕەویە چونکە بەپی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان ناتوانن کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام بدەن بەبێ سەرۆکی پەرلەمان و بەبێ سکرتێری پەرلەمانیش دەستەی سەرۆکایەتی دوو کەس لە دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان لای بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامین کە هەردوو هێزی سیاسین لە دەرەوەی ئەو بازنە سیاسیان کە ئێستا بۆ کارابوونەوەی پەرلەمان دروست بوون و قەراریان بوو سبەینێ کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام بدەن بۆیە ئەو مەسەلەیە کە باز لە کات و 48 ساعت و ئەنە ئەوە مەسەلەیەکی زۆر لاوەچیە تەنها پاساوێک بوو بۆ ئەوەی پێم وایە لەو ڕۆ ینی لە سبەینێ تاکو ڕۆژی هەینی
ڕەنگە هەندێک هەوڵی تر وەک سەرەتا باسم کرد بۆ لێک نزیکردنەوەی لایەنەکان و بۆ گفتوگۆی نێوان لایەنەکان لە ئارادا بێ ئەگەر ئەو هەوڵانە سەر بگرێ ئەتوانرێ ئەو کاتە ڕێگایکی یاسایی و معقول بۆ ئێستا ڕێگایش کە دیاری کراوە بە بۆ چوونیەوە کە باز دەکرێت بۆ نمە دواخراوە بۆ کاتژمێر حوتی ڕۆژی هەینی کە بەشوشە یعنی تا ئێستا ئەمە ڕێگایکی یاسایی نیە سەرۆک و سکرتێری یاخۆ بڵند دووەندامانی دەستی سەرۆکاتی بانکشتی پەرلەمانتارانیشان نەکردو بۆ ئەو کاتیشە لە ڕووی پەیڕەوی ناوخۆگەر باز لە پەیڕەوی ناوخۆ بکەین کارێکی یاسایی نییە نانە بێگومان جارێ ئەسڵەن ئەوەی کە ڕۆژی هەینی کۆبوونەوە ئەکرێ دوای 2 ساڵ لە پەکخستنی پەرلەمانی کوردستان ئەوان ڕۆژیان لێ بڕاوە و لە ڕۆژی هەینیا کۆبوونەوەکەن ئەمە جارێ هەوڵەکان ینی ئاستێکا زۆر کۆمیدیە تۆ 2 ساڵ پەرلەمانەکەت پەک خراپێ لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە هیچ هەوڵێکی جددی واتە فشاری جددی و کاریگەرت بۆ کارابوونەوەی پەرلەمان بۆ تەنازولکردنی پارتی بۆ ملکەچکردنی پارتی بۆ سەروەری یاسا نەبوو بێ ئێستا هاتووی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانە دەتەوێت ڕۆژی هەینی کە ڕۆژی پشووە پەرلەمان کارا بکەیەوە ئەی 2 ساڵ لەکوێ بوون ئەوانە بۆ خەمی جددی کارابوونەوەی پەرلەمان و کۆبوونەوەی پەرلەمانیان نەبووە ڕاستە هەوڵی ئەم لاولا هەبووە بەڵام ئەو هێزانەی کە ئێستا قەراریان داوە بەشداری لەو شێوازە کاراکردنەوە بکەن خۆیان لە سەروبەندی یاسای سەرۆکایەتی هەرێما کە هۆکاری لە کارخستنی پەرلەمانی کوردستان بوو بەشێکی جددی بوون لەو پرۆژەی بۆ هەماری یاساکە دوایی بە شێوە ینی خۆیان وەکو لە فۆرمی میانگیریکردن و خەڵکی سوڵحچیە حیزبی سوڵحچیە لە کوردستان نمایش کردووە لە ماوەی 2 ساڵی ڕابردووە بۆیە جارێ ئەوە هەر عیبەیەکی سیاسیە لەلایەکەوە و عیبەیەکی یاساییشە تۆ بەم شێوازە هەوڵ ئەدەیت بۆ کارابوونەوەی پەرلەمان چونکە ئەبێ ئەومان لێ تێک نەچێ ئەوان هەوڵەکانیان دەیانەوێت لە ڕێگەی بەتەمەنترین پەرلەمانتارەوە سەرۆکایەتی ئەو کۆبوونەوەی پەرلەمان بکە کە ئەمەش بە تەواوی مانان نایاساییە ناپەیڕەویە ناکرێەوە چونکە تۆ سەرۆکی پەرلەمانت هەیە سکرتێری پەرلەمانت هەیە و دەبێت لەو ڕێگایەوە ئەم مەسەلەیە سەرڕێ بکرێت بەڵام من دەمەوێت ئەوەش بڵێم دەڕاستی ئەمەوێ بڵێم ڕەنگە ئەمە وتراوە ناڵێن کێ وتوێتی بەڵام هەر لەو هێزە سیاسیانە ئەو قسەیان کردووە ئەو پەڕەکەی ئەگەر کارامان کردەوە بەو شێوازە کە ئێمە پێمان وتون ئەوە نایاسایی و ناپەیڕەویە ئەوان لە وەڵام داوتویانە ئەو پەڕەکەی ئەوەیە کە پێمان ئەڵێن کودەتاتان کردووە بۆیە ینی تاکو ئەم هێزانە زۆر باشە بەڵام بۆچی بەڕێزوتت ئەم تام دەقش کەسی تێدەکەینەوە خواستی کێ بۆ کاراکردنەوەی پەرلەمان خواستی پارتیە بە چ بەڵگەیەگەنی بۆ خواستی پارتی و خواستی 5 هێزە سەرەکیێنیە کە لەم خولەدا پەرلەمان و حکوومەتیان پێکەینەوە بۆی دووشت لە یەک جیا بکەینەوە باسی ئەم فۆرمە لە کاراکردنەوە ئەەکەم ئەم شێوازەی کە لە ڕۆژی جومعە دەیانەوێت کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام بدەن یان ئەوەی کە قەرار بوو سبەینێ کۆبوونەوەی پەرلەمان ئەنجام بدەن کە لە ڕێگەی ڕاگەیاندنی پەرلەمانەوە ڕایان گەیاندووە پەرلەمان کۆبوونەوەکە کە هەموو کۆبوونەوەیکی پەرلەمان پێویستە سەرۆکایەتی پەرلەمان ئەجێندای کۆبوونەوەکە بەرنامەی کاری کۆبوونەوەکە دیاری بکەن ئیمزای لەسەر بکەن لانیکەم 2 کەسیان ئیمزا لەسەر کارنامەی ئەو ڕۆژەی کۆبوونەوەی پەرلەمان بکەن و ڕای بگەێنن و ئەمە بنێرێ بۆ ئەندامانی پەرلەمان ڕاستە لە ئەعلام ڕادەگەێنرێت دەبێ بخرێتە سنووکی تایبەتی هەرێکێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستانەوە و لە ڕێگەی ئیمەیلەکانیانەوە بۆیان بچێ و ئەمە هەندێک ڕێکاری وردەکاری ناو ئیشوکاری پەرلەمانی کوردستانە کە ئەمە پێویستە لە ڕێگەی سەرۆکایەتی پەرلەمانەوە بکرێ بەڵام وەگوتم ئەوان بەداخەوە کە فرامۆشی ئەوەیان کردووە کە پارتی دیموکراتی کوردستان چ نایاسایی و پێشێلکاریەکی گەورەی کردووە بۆی ئەم مەسەلانەش لەلایەن ئاساییە بوونەتە پێشڕەوی کاراکردنەوەی پارتیانەی پەرلەمانی کوردستان ئەگەرنا مەسەلەی ئاساییکردنەوەی پەرلەمان مەسەلەی کارابوونی پەرلەمان ئەوە مەبادیئی ئێمەیە و ئەوە ئامانجی بنەڕەتی
سیاسی و یاسایی ئێمەیە کە پێمان وایە تا پەرلەمان کارابێ تا پەرلەمان باشتر و ڕاستەقینەتر بتوانێت ئەرک و بەرپرسیارەتەکانی خۆی جێبەجێ بکە ژیانی خەڵک بەگشتی باشترە بێ و چاودێری بەسەر حکومڕانی هەرێمی کوردستانەوە بێگومان زیاترە بێ و لەو ڕێگەیەشەوە هەم گەندەڵی کەم دەبێتەوە و هەم دەتوانرێت خزمەتگوزاری باش و پێشکەوتنی باش لەسەر ئاسە جیاوازەکان بەدی مامۆستا سەبارەت بەو کاتێک کە دیاری کراوە ئەوی کە پێشتر مەسەلەن 12 مانگی ڕابرد و دیاریکرام جارە 4 مانگ دیسانەوە ڕۆژێنی پێدوانیە دەبێت سەرجە مێزە سیاسەکان بۆ نمونە ڕێک بکەم لەسەر ئەو کاتە اینجا کاتێک دیاری بکرێت بۆ کاراکردنەوەکەی ناون پێم وایە بڕیاری ئەنجامدانی ڕفراندۆم لە 25 مانگ کەم بڕیارە دەبوو لە پەرلەمانی کوردستانەوە دەربچێ چونکە یەکێک لە بڕیارە هەرە مێژووی گرنگەکانەوە دەرهاویشتە و دەرەنجامی جۆرا و جۆری دەبێەوە ڕەهەندی زۆری هەیە ئەو بڕیارە دەبوو لە پەرلەمانەوە دەرچێ بەس بەداخەوە لە دیوەخانی حیزبایەتیەوە دەرچوو ئەم بڕیارە پێم وایە بڕیارێکی هەڵەبوو کە ئێستا دەرەنجامەکەی ئەبینین زۆرێک لەلایەنە سیاسیەکان بەڵێ ئەوەیە کەی بینین فشارێکی زۆر لەسەر هەرێمی کوردستان دروست بووە و دوورنیە تووشی ڕوبەڕووبوونەوەش ببین لەگەڵ وەخدا و نزیکترین دۆستەکانی گەلی کورد ئەمریکەکانن ئێستا داوامان لێ دەکەن ئەگەر ئێوە ریفراندۆم دوانە خەنێوە پشگیریتان ناکەین یان نابێ ریفراندۆم لە ناوچە جێناکۆکەکان بکرێ کە ئەوانە نیوەی هەرێمی کوردستانن و ریفراندۆمێک بەبێ ئەو ناوچانە نەک ریفراندۆم نیە بەڵکو شکستێکی مێژووی زۆر گەورەیە کاتێکم بڕیارە درا و هەستیان کرد فشارێکی زۆر هەیە و جێبەجێکردنی زۆر زەحمەتە و پشتیوانی ناوخۆی و دەرەکی وەکو پێویست نییە بە پێویستیان زانی بەڵکو زوو پەرلەمان کاراکەنەوە بۆی شەرعێت بم بڕیارە بدا و تەحملی مەسئولیاتەکەشی بکە ئێمە کوتمان من بەش بە حاڵی خۆم پێم باشە هەموو هێزەکان وەکو پێشتر داوایان کردو پەرلەمان کارا بکرێتەوە ئێستاش لەگەڵەوە بن پارلەمان کارا بکرێتەوە بەس کارەکردنەوەی پەرلەمان تەنها بۆ شەرعیەتدان نەبێ بۆ بڕیارە بەڵکو کارەکردنەوەی پەرلەمان بەهۆی بێ کە بتوانێت بارکەکانی خۆی هەستێ و هەموو پرۆژە بڕیارانەی کە پێشتر هەبوون بتوانێت ئیشیان لەسەر بکە و خۆشتان نەزانیان ئەم 5 لایەنە سەرەکە 4 لایەنیان پرۆژیان هەبوو لەسەر سەرۆکایەتی هەرێم و ئەوە داوای هەمووشیان بووە جگەلەوەی کوردستان قەیرانێکی دارایی هەیە کە پێشتر زۆری نەی پەرلەمانتارەکان پشتیوانی ئەویان کردووە کە قەیرانێکیەوە دەبێت چارەسەر بکرێ و داهاتی نادیاریە وڵاتە بەرەو کوێ دەڕوە دواتریش ئەوەی کە ئێستا دروست بووە ئێمە لەگەڵ ئەوەی وتمان پەرلەمان با کارا بکرێتەوە بەڵام بەتەنیا لەبەر ئەمە نەبێ ئەمان دانویست تەرچۆنێک بێ بە فترەیەکی زووە پەرلەماندانی چێ شەرعێتێکدا بۆ بڕیارە بەڵام من پێم وا بوو بۆیان نەکرا ئەگەر بکرایە زۆر دەمێک بۆ ئەم لایەنانە کۆبوونەوەی پەرلەمانیان دەکرد بەڵام دەکرێت بەشێک لە لایەنگرانی حیزبەکانیان لە یەکێتیش و لە یەکگرتوش یا پەرلەمانتارەکانیان یا خودی حیزبەکانیان هێشتا نەگەیشتنەوە قەناعەتی کە بەتەنیا بچن لەگەڵ پارتی پەرلەمان کاراکەنەوە بۆیە تا ئێستاشی لەگەڵ بێت زۆر هەوڵیان داوە کارچۆنێک بێ پەرلەمان کارا کرایەوە کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕانی شتیا بەشدار بن بۆی پێکەوە بەیەکەوە تەحمولی و مەسئولیاتە بکەن و بۆ ئەوەی من پێم وایە بڕیارە قورسە لە ئایندەشا لەسەریانەکەوێ کام بڕیارە قورسە ئەم بڕیارەی کە پەرلەمان کارا بکەنەوە تەنها لەگەڵ پارتی دموکراتی کوردستان بۆچی لە سەریان دەبێت لەبەرەوەی کە پەرلەمانێک بەبێ هۆ لە کار خراوە ئێستاش بکارا بکرێتەوە بۆ بڕیارێک کە پەرلەمان بڕیاری لێ نەداوە پێشتر بڕیار دراوە دواتر هەر بۆ شەرعێت پێدانی ئەمان کارای بکەنەوە و دەرەنجامیش ئەو داوایانەی کە پێشتر پەرلەمانی لەسەر پەکخرا هەموو ئەو داوایانە داوای یەکێتی نیشتیمانی و یەکگرتووی ئیسلامیش بوون ێ باشە ئەمڕۆ عەجەبەن یانی واز لە هەمووی بێن و بچنەوە پەرلەمان ئەمە جێگای پرسیارە لەلایەن خۆشیان و حیزبەکان و لایەنگرانی و خەڵکی کوردستانیشەوە بۆیە پێم وایە هەموو هۆڵانە بۆ ئەوە بوون کە ئەگەر بێت پەرلەمان زوو کاراکەنەوە بکرێ ئەمە داوای پارتی دموکراتی کوردستان بوو بەڵام یەکێتی نیشتیمانی و یەکگرتووشەوەی من ئاگادارم حەزیانە کرد جارێ پەلە نەکرێ بەڵکو وەرچۆنە بێ بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیش بێت ئێستاشی لەگەڵ بێ بڕیاردانی ئەوەی پەرلەمان بەیانی سەعات 11 کۆبێتەوە کە سەرەتاوا بوو ئەم بڕیارە لە پەرلەمانەوە دەرنەچوو یانی ئەوەی من بینیم ڕاستەوخۆ لە ڕاوێژکاری سەرۆکایەتی هەرێمەوە بەڵێ بڕیار درا بەیانی سەعات 11 کۆبینەوە چونکە ئەگەر ئەم بڕیارە لە سەرۆکایەتی پەرلەمانیا لە جێگری سەرۆکی پەرلەمانیشەوە دەرچوو ئایزانی کە ئەمە بوو 48 ساعت پێشتر ئاگادار بکرێنەوە
ئەندیارە هەر پەرلەمان دەوری نییە و جارێکی تر لە بارەگای حیزبەوە بڕیارە درێ بۆ پەرلەمان ئەوە نیشانەی ئەوە دواتریوە دەبێت کات سەرۆکاتی پەرلەمان ڕاستە لە ڕووی یاساییەوە بە پێی کارنامەکە دەبێت چلوەش کات ژمێر ئاگادار بکرێنەوە بەڵام من پێم وایە کارەکە بە تەنیاوە نییە چاوەڕێ ئەوەن گفتوگۆکان دەرەنجامی گفتوگۆکان بزانە چی لێ دێ بە تایبەتی دو هەڵوێستی کۆمەڵی ئیسلامی بزوتنەوەی گۆڕان چی دەبێت چاوەڕێ ئەوەن و من پێم وایە ڕۆژی هەینیش ناکرێت دەکەوێتە شەمە و یەکشەمە ئەمە بۆ بۆچوونی خۆم وای دەخوێنمەوە هەر لە پێناوی ئەوەی بەڵکو ئەم دوو هێزدەش بەشدار من لە کاراکردنەوەی پەرلەمان ئەمەشیان ئەوە هەڵوێستی سیاسی ئەو دوو حیزبە خۆی دەریێخ بەڵام مامۆستا ئێستا بۆ کێشەی بۆ نمونە ئەگەر پەرلەمان کارا بکرێتەوە بە تایبەتی کە مەسەلەن کۆمەڵی ئیسلامی و بزنەوەی گۆڕانیدا دەکەم مەسەر ڕێکەوتن بکرێ بەر لە کاراکردنەوەی بۆ نملانی کەم لەسەر یاسای سەرۆکایەتی هەرێمی ئێستا پەرلەمانیش کارا بکرێتەوە یاسا بۆ کوێ بنێرێ مەگرفت نییە پێویست ناکە پێشلانەکان ڕێکەوتنێکی لەسەر بکەن چۆنە بابەتە چارەسەر بکەبوونەوەی چەند ڕۆژە ڕابردوو باس لەوە کراوە ومەبدەئیان هەموو لایەک ڕازی بوو لەسەرم خاڵانە بەس میکانیزم و جێبەجێکردنەکەی ماوە ئەو گفتوگویانە لە پێناوی ئەوەن و بێ ئەو اتفاقی سیاست ئەو دانیشتانەی چەند ڕۆژە کراوە ئەوەی ئێستاش دەکرێت و بەیانیش دەکرێت هەمووی لە پێناوی ئەوەیە کە پێشتر ڕێکەوتنێکی سیاسی بکرێت بۆ ئەوەی جارێکتر پەرلەمان وا باسانی پەک نەخرێتەوە و دواخستنەکەشی بەشێکی من پێم وایە چاوەڕوانی دەرەنجامی ئەوەن چونکە ئەگەر پەرلەمان کارا بکرێتەوە بۆ بارودۆخی ئێستایی جگەلەوەی تێبینی هەیە لەسەر شەرعیەتی ئەو پەرلەمان و شێوازی کاراکردنەوەکەی بەس هێشتا ناتوانێت وەک پێویست بە ڕۆڵی خۆی هەستێ و ناشتوانێت ڕوبەڕووی ئەو قەیرانە گەورانە بێتەوە کە ئێستا لە ناوخۆ و لە دەرەوەی هەرێم ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوونەوە و من پێم وایە پەرلەمانێکی لاواز دەبێت ناشتوانێت بڕیار بدا و ناشتوانێت ڕوبەڕووی ئەو کێشانە بێتەوە و چارەسەری و قەیرانانە بکە بۆیە بە هەموو شێوەیەک ئێستا هەر ئەو سێلایەنەی کە بڕیارێنداوە پەرلەمان کارا بکرێتەوە زۆر بە جددی چاوەڕوانی هەڵوێستی ئەو دوولایەنە دەکەن و پیان گرینگە بەشدار بن و خۆشیان پیان وایە بەبێ ئەوان ئەمە هەم لە ڕووی شەرعیەتی کاراکردنەوەی پەرلەمان تێبینی لەسەرە و هەم لە ڕووی هێزی کاراکردنەوەی و چەند دەتوانن ڕوبەڕووی ئەو کێشانە ببنەوە کە ئێستا لە هەرێمدا هەیە. سوپاسەکەی کاگومێت ناوبڕێکمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە لای بەرزستان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێش کورت و دەگەڕێنەوە لاتان لەگەڵمان بێنەوە. بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئەڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کە و هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامێری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر
دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاک ومێت ئەگەر بین و لای بەڕێستان سەبارەت بەوەی کە بەڕێزوتت تام دەقێژە و خواستی کێ بۆ کاراکردنەوەی پەرلەمان خواستی یەک حیزبە ئێستا جیاوازەکان چین لە نێوان حیزبەکان بۆ کاراکردنەوەی پەرلەمان بۆچی یەک ناخرێن ینی ڕوویە جیاوازە بۆن بۆچی کارا بکرێتەوە چۆن کارا بکرێتەوە بە دڵنیایی جیاوازە ئەوەی کە لەم ماوەی ڕابردوایە شاهیدیەوە بووین کە هیچێتی نیشتیمانی حەوت خاڵی پێشکەش بە گۆڕان و کۆمەڵ و 2000 پارتی دیموکراتی کوردستانیش کرد و ڕاشی گەیان کە گوایە پارتی دیموکراتی کوردستانیش ئەو خاڵانەی قبول کردووە. هەڵبەت چ بۆ بزوتنەوەی گۆڕان چ بۆ کۆمەڵی ئیسلامی خاڵەکان ینی ئەتوانم بڵێم خاڵی هاوبەشی نێوان ئەو یەکێتی و هەردوو حیزبە سیاسەکەی دیکە بوون. ئەمە وەک نووسراو بەڵام چەندە لە حەقیقەتە لە جوڵەی سیاسی هیچێتی نیشتیمانی کوردستانە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ئەم خاڵانە ڕنگدانەوەی جدی هەبوو بۆ کارکردنەوەی پەرلەمان. ئەوە مەسەلەیەکە و جێی گومان و پرسیارە. ئەوەی کە گوزراوە لە کۆبوونەوەکانی بە تایبەتی ئەو کۆبوونەوە هاوبەشەی نێوان پارتی و یەکێتی و بزوتنەوەی گۆڕان بەپێی ئەو زانیاریانەی هەمانە کاراکردنەوەی پەرلەمان ئامانجت لێی ئامانجێکی دەتوانە بڵێم ئیجابی نەبووە و نییە تاکو ئێستا. ئەگەر بگەڕێنەوە بۆ خاڵانی کە پێشکەش کراون بۆ نمونە لە مەسەلەی چاکردنی بژێوی خەڵکە لەو کۆبوونەوەی ئەوان هیچ جدیەتێکیان بۆ چاکردنی موچەی خەڵک و مەسەلەی پاشەکەوتی موچە پیشان نەداوە بۆ مەسەلەی سەرۆکاتی هەرێم کە هیچێکە لەو خاڵانی پێشکەش بە گۆڕان و کۆمەڵ و پارتیش کراوە و هەمووشیان ڕەزامەند و دیارە وەک خاڵی هاوبەشی نێوانیان باسییان کردووە لە کۆبوونەوەکە ئەوان ئەسڵەن جدیەتێکی ئەو تۆیان نەبووە بۆ مەسەلەی یاسای سەرۆکاتی هەرێم و هەر لە بنەڕەتەوەکو مەسەلەیەک باسییان کردووە کە کرێت لە دوای ڕیفراندۆمەوە ئەو بابەتانە قسەیان لەسەر بکرێەوە ڕەنگە دۆخێکیش بێتە پێشەوە لە دوای ڕیفراندۆم کە دۆخێکی نائاسایی بێت لە هەرێمی کوردستان و ئیدی هیچ پێویستیەکی یاسای سەرۆکاتی هەرێمی کوردستان نەمێنێ گوایە چاوەڕوانی بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم و هاتنە ئارایی دۆخێکی سیاسی تازە بە ناوی دەوڵەتی کوردستانەوە. ئەم ڕاستیانە ئەم حەقیقەتانەی کە لە کۆبوونەوەکان گوزەراون ئەومان پێ دەڵێن کە ئەوان پەرلەمانیان تەنها بۆ کۆمەڵێک ئامانج و تەحقیقکردنی هەندێک مەسەلەی سیاسی و یاسایی دەوێت کە خزمەت بە ئەجێندای سیاسی ئەو حیزبانە دەکات بە تایبەتی ڕوون و ئاشکرایە کە ڕەنگەیەکێک لەو مەسەلانە مەسەلەی دواخستنی هەڵبژارنەکان بێ و لەو ڕێگەیەوە درێژکردنەوەی ماوەی بارزانی بێرچەنەوە 2 ساڵە بە نایاسایی بەڕێ کردووە ماوەیەکی کەشی 2 ساڵی کەشی بۆ درێژ بکەنەوە وەکو هەندێک جار لەم باس و خواسانە دەکرێت چونکە بە تایبەتی ئەگەر بەم شێوازەی ئێستا بەردەوام بێ گۆڕان و بزوتنەوە کۆمەڵی ئیسلامی نێنەوە ناوکایە سیاسێکە چونکە ئەگەر ڕێکەوتنێکی هاوسەنگ نەکرێت بێگومان بزوتنەوەی گۆڕان و بزوتنەوەی گۆڕان نایەتە ناو کار سیاسیەکە و بەشداری لە ئەو شێوازە لە کاراکردنەوەی پەرلەماندا ناکات. ڕێکەوتنێکە چییە بۆ نمونە ئێوە کەی بڕیارتەندا و خۆتانکەی بۆ نمونە بچنەوە پەرلەمان بەشداری کۆبوونەوەکە چ کاتێک؟ ئێمە تاکو ئێستا جەخت لەسەر ئەوە دەکەینەوە کە پێویستە پێش کارابوونەوەی پەرلەمان ڕێکەوتنی سیاسی نێوان لایەنەکان بکرێ بۆ ئەوەی یەکەم ئەو پەرلەمانە جارێکی دیکە ڕوبەڕووی کودەتا و پەخستن نەبێتەوە کە ئەمە خاڵەکە جەوهەریە هەرچەنە پێویست نەبوو ئەم داوایە بکرێت دەبوو هەموو حیزبە سیاسیەکان ئەم داوایە نەکرا مەسەلەی سەرۆکایەتی هەرێم کە مەسەلەیەکی گرنگە چونکە
پەرلەمانی کوردستان ئێستش سەرڕێکەوێتەوە و دەست بە ئیشەکانی خۆی بکاتەوە دیسانەوە هەر پەرلەمانێکی پەکەوتووە چونکە ناتوانانی یاسا دەربکە تۆ یاسا بۆ چه سەرۆکێکی هەرێم دەنێری لە کاتێکە ئەو کاک مەسعود بارزانی ئێستا بە شێوەیەکی ناشەرعی ئەو پۆستە بەڕێوە. بەڵام ئەگەر ئەم ڕێکەوتنە سیاسی نەکرای چی لە بەردەمێوەدایە؟ ئێمە لە خەباتی سیاسی خۆمان بێگومان بەردەوام دەبین و بەلاشمانەوە گرنگە لەم دۆخە سیاسی هەرێمی کوردستانە هەموو هێزەکان بەشداری لەسەر ڕێخستنەوەی دامەزراوە شەرعیەکانی هەرێمدا بکەن بەڵام پێویستە وەگوتم ڕێکەوتنێکی سیاسی هاوسەنگ لە نێوان ئەگەر ئەمە نەبوو بێگومان بژاردەی سیاسی تر تاقی دەکەینەوە. بژاردەی سیاسی تر چییە بۆ نەگەر تاقی بکرێتەوە؟ ئەوە هەر یەکێک لە حیزبەکانمان بێگومان لە ڕێگەی سەرکردایەتێکەوە قرار لە شێوازی ممارەسەکردنی سیاسی لەناو ئەو دۆخە سیاسی کە دێتە پێشەوە دەدا و هەریەکەمان بەرنامەی سیاسی خۆی دەبێت بۆ ڕوبەڕووبوونەوەی پێشاتە سیاسی. بەڵام ئەوەی کە ئێستا بۆ نمونە هەم کۆمەڵی ئیسلامی هەم بستنەوەی گۆڕانداوێکە ئیتفاقی سیاسی بکرێت پێش کاراکردنەوەی پەرلەمان ئەی ڕێی لایەنەکانی تر چیە لەسەر ئەمە؟ ئەوان لەو کۆبوونەوەیە لەسەر ئەمە هیچ کاردانەوە وەڵامدانەوەی ئیجابیان نەبووە و پێیان وا بۆ پەرلەمان دەبێت کارا بکرێتەوە و پێشیان وا بووە پێش ڕێفراندەم پەرلەمانی کوردستان تەنها یەک ئیشی هەیە ئەویش دەرکردنی بڕیارێک بۆ پشتیوانیکردنی ڕێفراندەم لەوە زیاتر هیچ ئیشێکی تری نییە. ئەو باس و خواسانە لە پەرلەمانی کوردستان ناکرێن بە پێی ئەجێندا و قسەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بە پێی قسەی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان پەرلەمان بەم شێوازە کاراکردنەوەی کە قرار بوو سبەینێ یەکێتی و پارتی و یەکگرتوو کۆبنەوە لەسەری تەنها یەک ئەجێندای هەیە دەرکردنی بڕیارێک بۆ پشتیوانی ڕێفراندۆم و دوای ڕێفراندۆم ئێمە نازانین وەکوڵاری دەڵێ خوددا دەیزانێت چی دەگوزارێت لە کوردستان ئەوان قسەیەکی لەو بابەتیان کردووە کە بزانین دۆخەکە چۆن زمانەتێک نیانداوە بۆ نمونە بە کۆمەڵی ئیسلامی بستنەوەی گۆڕانەوەی کە دەستکاری سیستەمی پاشەکەوت بکرێت لە پەرلەمانی یاسای سەرۆکایەتی هەرێم یەکلا بکرێتەوە؟ بێگومان هیچ زمانەتێکیان نەدایە. ئەگەر زمانەتیان بدابایە ئەوە ڕازی دەبوون کە ڕێکەوتنێکی سیاسی لە نێوانم لایەنان ئەنجام بدرێ و کاتە ئێمەش بەشداریمان. سپاس دەکەم مامۆستاگەر بگرم بۆ لای بەرز سەبارەت بۆی کە باز دەوێت ئەو پەلەپەلەی هەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان بەشێکی بەوەیە کە بۆ نمونە پەرلەمان ڕێفراندۆم دوابخەولانەی کە برای ڕێفراندۆمیان داوە جۆرێک لە پاشەکشیانە بەڵام دانێ مثلەن پەرلەمان ئەم بڕیارە وەکو ئەمڕۆژ کە نوێنەری سەرۆکی ئەمریکا داوای کرد و پەرلەمان ئەم کارە بکات. نا سەرەتا ئەم لایەنانەی کە دایانویست پەرلەمان کارا بکەنەوە پەرلەمان کارا بکەنەوە بۆی شەرعیەت بە ڕێفراندۆمەکە بدا یاسایەکی بۆ دەربکەن و بڵێن ئەمە بڕیاری ڕێفراندۆمەکە لە پەرلەمانەوە دەرچوو. بەس ئێستا ئەوەی دەگوزارێت پێدەچێت پەرلەمان کارا بێتەوە بۆی بڵێ ڕێفراندۆممان دواخست نەک بۆی کارای کاتەوە. دوو وە دواخستنی ڕێفراندۆم لای پەرلەمانەوە حقێکی شەرعی پەرلەمانە یعنی با بڵێن لە دەسەڵاتی پەرلەمانە بۆ لە دەسەڵاتی پەرلەمانە کاتێک کە پەرلەمان هیچ دەسەڵاتێکی نەبووە لە دیاریکردنی بۆچی کە بڕیارێکگەونەدا بۆ پەرلەمان دوای لە دەسەڵاتی پەرلەمانە بڕیارێک حیزب دەری کردووە یا چەند حیزبێک نایاساییە کە ئەرکی ئەمانە ئەو بڕیارە ڕاگرن کاتی نییە بڕیارەکە هەڵە بووە یا کاتی نەبووە یان لەبەر ئەم هۆکارانە ئێمە پێمان وایە پەرلەمان نابێ بکرێت. ئەمە وەکو هەر بڕیارێکی تر لە وڵاتە دەرەچێ حیزبێک دەریەکە میلیشیا ئەیکا کارێکی ترەکرێ پەرلەمان مافی خۆیەتی بڕیاری لێبدا و ڕای بگرێت. بەڵام بڕیارە حیزب پێ پابەندی هەیە بۆ پەرلەمان ئەمە بڕیارێکی زۆر گرنگ دەبێ ئەگەر پەرلەمان و بڕیارە بدا بۆچی بۆی کە حیزب بڕیاری داوە لە دیوەخانی حیزب بۆ بڕیارێک دەرچوە بەس پەرلەمان تواناو دەسەڵاتی ئەوەی هەیە بڕیارێکی حیزب ڕابگرێت و پەرلەمان تواناو دەسەڵاتی ئەوەی هەیە کە دەزانین لە بەرژەوەندی خەڵک نییە وەکو نوێنەری خەڵک پێی وایە ئەم ڕێفراندۆمە ئێستا نەکرێت 6 مانگی تر بکرێت و ئەو کاتەش کە پەرلەمان دایدەنێ بێگومان شەرعیەتی دەبێ و پشتیوانیشی لە ناو خۆ لە دەریشەوە زیاتر دەبێت. یەکێک لە هۆکارەکانی نەبوونی پشتیوانی بۆ ڕێفراندۆمە لە ناو خۆ لە دەرەوە ئەو خەڵکی کوردستان هەمووی شاهیدە بە ئەوانەی کە ناڕازین لە کاتی ڕێفراندۆمەکە تێکدانی ئەم وەزا سیاسی ناوخۆیە و نەبوونی پشتیوانی لایەنە سیاسیەکانە لە دەریشەوە لە هەموو کۆبوونەوەکانان نوێنەرانی ئەمریکا و نەتەوەی گرتوەکان و وڵاتانی زلهێز و دراوسێش هەموو جارێوتوانەوە لە ناو خۆشتانە یەکدەنگ نین یەک هەڵوێست دین هەموو حیزبەکان ڕایان لەسەر ئەم ڕێفراندۆمە نیە لەو تاوقیتە لەبەرەوە دوای بخەن
کەواتە لە هەردوو لە بۆتە هۆکارەوەی دوا بخرێ بەڵام بە بۆچوونی من لە هەرێمی کوردستانە زۆر اتفاقی سیاسیمان کرد و زۆریشی جێبەجێ نەکرا و هیچ گرنگتێکیش نییە بۆ ئەو بڕیارانەی جێبەجێ دەکریان ناکرێت و من پێشم وایە ئەو دەسەڵاتی کە یەک چارەکە قەرن زیاترە نەیتوانیوە بارودۆخی خەڵک باش بکە و موسساتەکانی بخاتە گەڕوو یاسا سەروەر بێ لە داهاتووشە بە ئاسانی ناتوانێت ئەو کارە بکە بەڵام هەرچۆنێک بێمە پەرلەمانێکمان هەیە کە دەبێت کارای بکەینەوە و موسسەیەکی شەرعیە نوێنەری خەڵکی کوردستانێکی هەیە بە بۆچوونی من هەموو لایەک بەشدار بن لە کاراکردنەوەی پەرلەمان و بچنەوە پەرلەمان و لە منبەری پەرلەمان و لە هۆڵی پەرلەمان و جارێکی تر دەنگی ناڕزایی بگەێنن خۆشبەختانە من یەکشتی ئیجابیم بینی ئەم جارە ئەوشەوەیە زۆرێک لە ئەندام پەرلەمانەکان بە پێچەوانەی بەرژەوەندی حیزبیەوە هەڵوێستی زۆر ئیجابیان هەبوو لەوانەیە بەرپرسە باڵاکانی حیزب لەگەڵ ئەو هەڵوێستەی پەرلەمانتارانان نەبوو بن بەڵام پەرلەمانتارەکان بە پێچەوانەی هەڵوێستی حیزبەکانیانەوە پشگیریان لە یاسا کرد حەزیانەکرد یاسا سەروەر بێ و دانویست ئەو پرۆژانەی لە خزمەتی خەڵکن جێبەجێ بکرێن بۆیە من پێم وایە ئەگەر کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان بچنەوە پەرلەمان و ببنە هێزێکی ئۆپۆزیسیۆن لە ناو پەرلەمانە و ئەو داواڕەوانەی خەڵکی کوردستان هەیە لەوێەوە ئەمان خۆ بکەن بە خاوەنی چونکە من پێم وانی ئەوان بار و گوزەرانی خەڵک چاککەن و ئەو پارانەی لە دەرەوەی بیهێننەوە و پێشم وانە ڕێگە بدەن ئەگەر بۆیان بکرێ یاسا سەروەر بێ بێ هەر هێزی دەسەڵات و میلیشیای حیزبی حکم بکە ئەو کاتە زۆرێک لە پەرلەمانتارانی لایەنەکانی تریش پشتیوانیان دەکەن خۆ ئەگەر هات و توانیان گۆڕانکاری بکەن لەسەر دەستی ئەمان کە ئۆپۆزیسیۆنینەوە خزمەتێکی گەورەیە بە خەڵک قەچێکە باوان گوزەرانی خەڵک باشکەن لەبەرەوەی ئۆپۆزیسیۆنێکەیە ئەوە خزمەتە بە خەڵک خۆگەرەوەش نەکرام حیزبانەی کە ئۆپۆزیسیۆن زەرد ناکەن ڕاستە لە ژێر فشاردا دەبن بەڵام دەتوانن نوێنەرایەتێکی ڕاستەقینەی خەڵک بکەن و بەبێ ئەو منبەری پەرلەمانەش کە پێم وایە منبەرێکی مەشروعە ئێمە خۆش دەزانی پەرلەمان لە دوای دروستبوونی بەرەی کوردستانیەوە لە دروستبوونی هەرێمی کوردستانەوە کار لەسەر ئەو پەرلەمانێک کراکە نوێنەری خەڵک بێ ڕاستە پەرلەمان تووشی زۆر شکست بوو و با بڵێن پەرلەمانیان زۆر جار داخست زۆر کارەساتی بەسەر هات تاڵ و شیرینی زۆری چەشت بەڵام لە نەتیجە ئێستاش دەبێت کار لەسەرەوە بکەین ئەم ئەساسانە کارا بکرێنەوە پەرلەمانی کوردستان هەبێ و لەوێ دوا بڕیار بدرێەوە ئێمە کە بچینەوە پەرلەمانیان من پێم وایە ئەم حیزبانە بچنەوە پەرلەمان بۆیە ناشنەوە تەنها باسی ڕیفراندۆم بێ پەرلەمان ئەرکی ڕۆژانەی خۆی هەیە هەموو ئیش و کارێک لەم هەرێمەوە وەستاوە دەبێ پەرلەمان داینەمۆیەک بێ بۆ گەڕخستنەوەی هەموو دام و دەستگاکانی ئەگەر بە بۆچوونی من ئەگەرم دوولایەنە نەچنەوە پەرلەمان بارودۆخەکە سەختتر دەبێت ناتوانن لە دەرەوەی پەرلەمان وەک پێویست گۆڕانکاری بکەن و دەشکرێ و سێلایەنە کۆ ببنەوە بۆی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە 2 ساڵی تریش نەکرێت 3 ساڵی تریش نەکرێت ئەو دۆخە چەق بەست و هەروەکو خۆی بێ سەروەت و داهاتی ئەم وڵاتەش کەس نازانێ بۆ کوێچێ و دەسەڵاتەکان و پۆستەکانی لە بینی خۆیانە بەش بکەن ئەمەش خۆگەرێکە هیوادارم کەوانە بێ بەڵام دەرەنجام ئەو خزمەت بە خەڵکی کوردستان ناکە قەیرانەکان قوڵتر دەکاتەوە بۆیە چوونەوە ناو کایەکە و کاراکردنەوەی پەرلەمان و لەوێەوە بەرزکردنەوەی دەنگی ناڕزایی پێم وایەوە دەتوانێت زۆرتر ڕۆڵی خۆی ببینێت. سپاس دەکەم کاگومێت سەبارەت بە وەگەری کە باز دەکرێستاوی کە نوێنەری ئەمریکاژەم ڕووداوی کردو پەرلەمان ریفراندۆم دوا بخات ئەمە کاری ئێوە وەکو پەرلەمانتار بڕیار کە حیزب داوێتی ئێوە لێوە دوای بخەن؟ بێگومان ئەگەر ئەوەندەی لە ڕوانگە یاساییەکەەوە بتوانین قسە بکەین ئەو بڕیارە هیچ شوێنێکی یاسایی نییە و هیچ بایەخێکی یاسایی نییە و لە پێشترەوەمان ڕاگەیاندووە کە ئێمە ئەو بڕیارە ڕەت دەکەینەوە بڕیارێکە لە دیوەخانی بەڕێز کاک مەسعودەوە دراوە کاک مەسعود و هاو ئاوازەکانی ئەم بڕیارەیان داوە و هیچ شەرعێتێکی یاسایی نییە کەوایە ئەگەر لەم ڕۆ تەماشاکەین پەرلەمانی کوردستان ئەسڵەن هەر پێویست نەکا بڕیار لەسەر دواخستنی بداشت چونکە پەرلەمانی کوردستان بڕیارێکی وای دەرنەکردووە تاکو بڕیارەکەی خۆی بسڕێتەوە و ڕەدی بکاتەوە بە بڕیارێکی ئەو داواکاری لە چیوە بە لە بەرچاوگرتنی دۆخی سیاسی هەرێم واقعی سیاسی هەرێم ڕەنگە وڵاتانی زلهێزیش بیانەوێ هەندێک کارکتەری سیاسی لە جۆرێک لە ئەحراجی سیاسی دەرباس بکەن چی بکەن بۆ وڵاتان بۆچی دەیانەوێت ئێستا پەرلەمان ریفراندۆمەکە دوا بخات چی ڕزگار بکەن لە ئەحراجی بۆ نمونە ڕەنگە بیانەوێ کاک مەسعود لە ئەحراجێکی سیاسی
ئەوە بکەن دەرباس بکەن و پەرلەمانی کوردستان ئەو بڕیارە بدات بەڵام بۆ چونیەوە دەبێ ئەمە بکە مەسەلەن کەم بڕیارە حیزبەکان داویانە و ئەمە دیوێچێتی بەڵام دیوەکەی دیکەی بێگومان وەکو کاک داراژ باسی کرد ئەمە گێڕانەوەی بایەخ و سەروەریە بۆ پەرلەمانی کوردستان کە بڕیارێک حیزبەکان داویانە هەڵی دەوەشێنێتەوە هەرچەندە بە قەناعەتی من بە خوێندنەوەی من ڕێگای تریش هەیە کە ئێمە بەبێ ئەوەی باز لە بڕیاری حیزبەکان بکەین ڕیفراندۆم دوا بخەین ئەویش لە ڕێگەی بڕیاردان بۆ کۆمیسیۆنی باڵای هەڵبژارنەکان چونکە کۆمیسیۆن لە ژێر چاودێری پەرلەمانی کوردستانە و سەر بە پەرلەمانی کوردستانە هەل لەو ڕێگەیەوە دەتوانین چارەسەری مۆزوعی دواخستنی ڕیفراندۆم بکەین بۆ ئەوەی تووشی ئیشکالیەتی یاسایی نەبین لە مامەڵەکردن لەگەڵ بڕیاری حیزبەکان. بە کورتی پێ دوای ڕۆژی هەینی پەرلەمان بتوانێت کۆ ببێتەوە یاخود پێشبینی دەکەی کەی بتوانرێت کۆ ببێتەوە؟ ئەوە پەیوەندی بەو بارودۆخە سیاسیەوە کە ئێستا لە پێشمانە ڕەنگە سبەینی هەندێک گفتوگۆی سیاسی تر ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بێتە ئاراوە و زلهێزەکانیش لەم مەسەلەیە ڕۆڵ دەگێڕن مەسەلەی ڕیفراندۆم یەکلا ببێتەوە دوای ئەوە کێشە سیاسیەکانی هەرێم دێتە ئاراوە کە بە قەناعەتی من لەمەشدا هێزە سیاسیە نێودەوڵەتیەکان ڕۆڵی خۆیان دەجێڕن. مامۆستا تۆش بۆ چون دوای تاینی بتوانرێت لایەنەکان بگەنە ڕێککەوتن؟ وەڵام من پێم وایە ڕێککەوتن دەبێەوە بە بۆچوونی خۆم بەڵام پەرلەمان مەرجنیە ڕۆژی هەینی کۆ بێتەوە دوور نیە بکەوێتە ڕۆژی یەکشەمەی داهاتوو و پێشم وایە ریفراندۆمەکە دوا بخرێ کە بەداخەوە ئێمە دەمانویست ئەو ریفراندۆمە کە کرا لە کاتی خۆی دابکرایەوە دوا نەخرێ بەڵام لەبەرەوەی ئامادەسازی بۆ نەکرابوو کە پێشتر دەمانگوت ئەمە کاتی ئامادەسازی بۆ نەکراوە ئەوە دەبینین نزیکترین دۆستەکانی ئێمە داوای دواخستنی دەکەن و فشاری شخصۆتە سەرمان بۆەوەی کە دوا بخرێت لە کاتی خۆیان و پەرلەمان ئەرکیەوەی ئەگەر بچووکترین کێشە هەبێ قسەی تیا بکات ئەمە کێشەیەکی گەورەی ڕوبەڕووی خەڵک بۆ دەبێت پەرلەمانی کوردستان قسەی هەبێت لەسەر ئەم ریفراندۆمەوە دوا بڕیاری خۆی بدا بە درێژکردنەوەی بە دواخستنی بە ئەنجامدانی 2000 ئەرکیەوە. بەڕێزدارە محەممەد ئەمیندا پێشتەکلاتی کۆمەڵیستانی زۆر سپاس بۆ وەرستان ڕابڕێز کاگومێت حەماعەلی ئەندامی پەرلەمانی کوردستان سوپاسیش بۆ وەرستان سوپاس بۆ میێرانی بەڕێز سوپاس باوکارانم تا بەرنامێکی تر خواتان.